سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیای ڤار لە هەر شوێن جێگایەکەن سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش بێت. شەپۆلێکی دیکەی بەرفراوانی بارانباری سەر تاسڕی ناوچەکان هەرێمی کوردستان ئەگرێتەوە واتە هەرێمی کوردستان ئەم ماوەی کە لە پێشێتی ماوەیەکی زۆر باشە بۆ بارانبارین. ئەم شەپۆلێشی کە ئێستا لە پشتمەوە دەرکەوتووە ئەمە بۆ سبەی درنگانێکی ئێوارەی 19 مانگە پێشبینیەکەین کە واتە ڕۆژی پێنجشەمە درنگانی شەوی پێنجشەمە 19 سی 2026 بگاتە هەرێمی کوردستان کە شەپۆلەکە بە کاریگەری دووبارە دەریای سوور و هەروەها دەریای ناوەڕاستە بۆ نێو ناوچەکان هەرێمی کوردستان و سەنتەری نزمە پەڵە پەستۆکەشەکەوێتە بەشی باشووری خۆرئاوای عێراقەوە. هەر بۆیە لە ڕۆژانی لە شەوی 19 هەروەها تاوەکو 24 سی 2026 هەرێمی کوردستان لەژێر کاریگەری بارانبارینایە بە شێوەی ناوبەناو لەسەر تاسڕی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەری بارانی باشەیە لەگەڵ هەورە بروسکەی تند و چالاک لە هەندێک ناوچە ئەگەری بارینی تەرزەشێ و پێشبینیشمان وایە زۆرترین بڕی بارانبارین لە نێوان کۆیە و هەولێر و ئیدارەی سربەخۆی سۆران و پارێزگای دهۆک کابێت و زۆرترین بڕی بارانبارین لە ناوچانە بارێ. ڕەنگە هەندێک کاتیش لای کەرکووک زۆرترین بڕی تیا ببارێ. ئەگەر بە کورتی پێتان بڵێم جەژنەکە و نەورۆزەکەمان پڕ بارانە و ئەبێ لە ماڵەوە بین. وەڵڵاهو ئەعلەم، هەر شاد بن.